دنیای ئیت و بیبی کەیتە خێر ناکە یەک نوێژی فەرز 100,000 عمرەی بکەی کە لە عمرەکی نوێژێک بە 100,000 نوێژە ناکە نوێژێکی فەرز زۆر جار جێڕایتمەوە جارێکی لە تەهران هاتین لەو حدودەی داتین نوێژی سبەینێ بوو هەندێک دەپڕخی خێوە دابوون کوڕە ئەو فەجر خەریکە دەبی ئەمش گوتە جەماعەتی کوڕەوە مامۆستاکش نەگەدابووی هەولێری مەشهورش بووتم هەر مستاندۆ لە خەوت کوڕ مامۆستا نوێژە بەو سایە خۆکەی نارێن ڕاوەستی وتی وەڵا پێی برێ چون گوتم کاکە زانی دەبی لە ڕێ نوێژێ بکەینەما نوێژی سبەینێ گوتی 13 ساڵە لەو ڕێمە لەو کەسێکی ڕانەوەستایی ئەمش گۆ بەڕاست وارەی گوتی ئەرێ وەڵڵا گوتم دەبۆ خوای گەورە ڕانەوەستی خۆ لەو پەنجەرەی فرادەمە خوارد گوتم بەڕاست وایە خۆ عمرەی من لە چا ئەو نوێژەی چ نییە ئەم لە عمرێ دێمەوە کوڕم کو نوێژی ناکەم گوتم دیتم زۆری لە پاش بوو غەریب بوو گوتم کەسێک مەلا نییە گوت وەڵا مامەکەم مەلایە مەلاچی گەورەیە گوت یان تو برازای مامۆستا مەلا فلانی گوت یارێ وەڵا گوت کوڕە برام دەبی ڕاوەستی هەموو خەڵکە نوێژێ بکە مادەم برازای مامۆستا فلانی بی وەڵا دیت لۆکە گوتی باشە ڕادەوەستم وەڵا الحەمدوللا نوێژەکەمان هەندێک کەس زۆر بە ئاسانەوەکەی لە ڕێ دوورەکان دەری وەڵا نوێژی ناکەم ئەوزە چییە ئازیزانم مووقفت هەبی سونەتیش دەکا جەماعەتیش دەکا نوێژێ لە کاتی خۆی دەکا چونکە لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم لەو دنیای چ شتێک لە هەموو شتی خۆشەویستترە دەکەن خوای گەورە فەرمی الصلاة علی وقتها نوێژ لە کاتی خۆی نوێژ لە کاتی خۆی ئەو جا فەرمی بر الوالدین ئەو جا فەرمی والجهاد فی سبیل الله ئیوەحی باسی جیهادی لەو بکەی دەری ئای مامۆستا کوڕە وەڵڵا جیهادێک هەبایە وەڵڵاهی ئێستا حازرم دەی کوڕە بڕۆ داکە خۆت ئێمال کردە بابێ خۆت ئێمال کردیا فلوسەکەت نەداکرد داک و بابێ خۆ ڕۆژێکی سەریان لێ نادێت بە تەمای جیهادێ بکەی خوا فەرمیوە یەتەخیذ منکم شوهەدا لەوێ دەچێت جیهادە شەهید ببی وەڵڵا خوددا شەهیدە هەڵبژێری ئەوە نا ئەوە دەبێ مەرحەلەکانت کەت بڕی بن دەبی نوێژکەرێکی باش بی دەبی خزمەتی داک و بابت بکەی داک و بابت ئیزندان ئەو دە بچێ مەیدانی جیهادێ ئەو دە دەنجی شمشێر و دەنجی تەقەی بێ هەنجی خۆت ڕابگری ئاتوو تااقەت نەبی قچۆکە خەوی سبەینێ لە دەستە خۆ بدەی بچە نوێژی جەماعەتێ بە تەمای بچی لە ساحەی جیهادێ لە پێناو خوای گەورە ڕاوەستی زۆر زەحمەتەوە چونکە ساحەی جیهادێ مەرحەلەی سێمە مەرحەلەی یەکەم نوێژەکانت لە کاتی خۆی مەرحەلەی دووەمینێت نوێژەکە پێت دەڵێ ئەمری دایک و بابە لە پاش ئەمری خوای گەورەی ئەو جە سێمین هەموو نوع جیهادەکەت لە بۆ کراوەیە ئەگەر جیهادی مەیدانش لۆڕێک نەکەت دوعا بکەی بەدڵ بڕێ خوددا شەهیدی بە قسمەتکەی لەسەر جێگای خۆی بمری خوای رب العالمین دەرەجەی شەهید دەداتێ یا ربی خوددا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی یا ربی خوا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی یا ربی خوا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی ئەوانەی کە سیواکەکانیان بە جوانی دەکەن زوو دەستنە نوێژەی لە سەفی یەکەم ڕادەوەستن زیکرەکانی دوای نوێژەی دەکەن ئەوانە نوێژ لەکەنەوانە بە قیمەتە